پشیلەیە لە شەوە ماوێنێ هاتم سەیرم کرد بۆ سەعات 9 تەماشاکەم لێ گیری کردووە هاتم نەجاتی دەم خەپی کردە دەستما لە دووشێم برینداری کردم دایشی لەو دیۆ خەرگەشێتەوە بۆی وەکو تیمی فریاگوزاری و ئاژەڵ دۆستان هەرچەند تاوانبارشە بە خواردنی کۆمەڵێ جوچکە و مریشکم بەڵام هەر نەجاتێ دەین فی سەبیل الله ئەمەش ئەو ئامێرانەی هێناومانە والله با قدرت بس تدريناك نەجاتی بۆ ايش وسط سركو دیوا بخواتەوە شتینیەکێتی خوایە ئەو ئاوی بۆ ڕۆژەوە بکەڕ و بێت خێنا مەکە ڕۆژ